چۆنن؟ ئێمە هەڵمەتێکی ژینگە دۆستیمان دەست پێ کردووە ئێستا بۆ نمونە ئێوە لەم دەبانەیە ئاوەخۆنەوانە ئێمە ئەمانەوێت لە مەودووە ئەم دەبانە بگۆڕن بۆچی لەبەرەوەی ژینگە پیسەکە ئاها سیرکەن ژینگەی باخی گشتی چەند پیس بووە هەمووی دەبەی فرێداوانە ئێمە ئەمانەوێت چی بکەین لە مەودووە بیگۆڕن بەمە ئەمە شتێکی جوانە تۆ ڕاوچی ئەیگۆڕی بەمە لە مەودووە لە ماڵەوە ئەمانە بەکارێنن ئیبابوو دەرەوەش هەر لەم دەبانە بەڵێ ئێمە شەر ئێمە لە بۆ دەرە شارەوە نەمان پێ بۆ سەر شاخوانش ئەچین بۆ سەر شاخش بەڵێ زۆر باشە بە ئەمانتان پێ ئەی تۆ ئەلو دەبانە نییە بەس دانەیەکی سوورم ها بۆ ئێستا دیار نەوە بەدایک مەڵم بۆم دۆزێتەوە زۆر باشە لە مەودووە لەم دەبانە بەکارێنە باشە ئیتر باواز لەم دەبە پلاستیکانە بین چووکە ئەمە زیانی هەیە بۆمان بۆ تەندروستیمان باشە بەڵێ ئەی تۆ هەوڵدێ لە مەودووە لەمانە بەکاربێنی زۆر باش ئەی تۆ زۆر باشە ئەی تۆ کچی جوان لەمە هەیە تۆ چ ڕەنگە پەمەی تۆخ بە سەڵتی بەرز پەمەی تۆخ تۆش پەمەیە بەس زۆر باشە لە مەودووە لەمە بەکاربێنن چەند جارە توانی بەکاری بێنیتەوە تەندروستە وانە ژینگەش زۆر زیاتر دەتوانی بەکاری بێنی ژینگەش پیس ناکە دەم خۆش ئیتر لە مەودووە بە ماڵەوە بڵێن بە ئەوان لەو دەبانەتان بۆ بکڕن لەم دەبانە بەکاربێن باشە دەستان خۆش بێت ئەوە ژینگە پیس ناکەن بەڵێن بێت ئەی تۆ بەڵێن بێت بەڵێن بێ دەستان خۆش بۆ ژینگە پێیانەڵێن کە دەبەی ئیتر هیچ دەبە بەکار نێنن دەست خۆش ئەی تۆ منیش ئەی تۆ منیش دەبەی پلاستیک بەکارنێن وانە باشە ئەی تۆ بەس خۆیمە ئەگەر ئەو دەبانە بەکاربێنین ئەگەی ناوسەت خۆڵەوە نەک لە ئارچەکە ئەوەش زۆر باشە بەڵام ئێمە زانانی ئەمانەوێت چی بکەین ئەمانەوێت هەر بەکارنێنێ ئەو دەبا ئێوە ئەگەر هەر لە حاڵەتێکی زۆر زۆر کە ئەوەتان بیر چوو بوو دەفرەکەی خۆتان بەکاری بێنن بەڵام چی بکەن ئەتوانن جارێکی تر بەکاری بێنەوە بۆی ژینگە زۆرتر پیس نەبێت باشە هەم چی بکەن هەم ئەگەر فرێشتاندا ئاوەکەی بڕێژن ئەوەی تێماوەتەوە ئاوا پاڵێکی پێونین گیڵبێنن ئینجا فڕێدن بۆی چی بۆی قەبارەکەی کەم بێتەوە شوێنی کەم بێت باشە بەستا هەوڵ بدەین بەکاری نێنین بەڵێن بێت ئەی تۆ ئامۆژگاری چێ بۆ کەوتەکان بۆ گەورەکان من ئەڵێم ژینگە پیس ناکەم و ناشبێ ئێوە ژینگە پیسکەن کە ئەگەر ژینگەکەمان پیس بێ ناتوانین بژین دەستان خۆش بێ